نویسەر و وەرگێڕێ کورتیێ بەهێز و ژێهاتی di jiyana xuya wêjeyî da zincîreyek li pertûkên bibiha di biyavê wergêranê da pêşkêşî Pertûkxaneya Kurdî kiriye. Şukur Mustafa li sala 1926 li gundê Mamişe Meheme Şa ser bi navçeya Qerehesan li dayîk bûye. Babê wî xelkê Silêmaniyê ye û dayika wî xelka Kûse û Bamirde ye. کە مناڵ یەکێک لە پشتیوانیە گەورەکانی خۆی چ دایک چ باوک لە دەست دەدا بە تایبەتی لە تەمەنی مناڵیە ئیترەوە کارەساتێکی هەمەلایەنە و گشتگیرە لەباری کۆمەڵایەتی لەباری دارایی لەباری پەروەردە لەباری هەموو شتەکانەوە. شکور مستەفا di jiyê heyvî da riha babê wî çîte defyezdanê dilûvan û digel dayika xwe ya hejar jiyanê guzer diket. مەلاشکور خۆی بە هەتیوی گەورە بووە، ینی ئەوەی من زانیومە چونکە ئەو قسانم لە دەم زیاتر دکتۆرە پاکیزە ڕەفیق حلمیەوە بیستووە، چونکە کارەکانیان پێکەوە بوو ئەو کاتە لە کۆڕی زانیاری لە هەموو خێزانێکە کە چاوە گێڕە بە مێژوو ژیانی خۆیان ئەوەی بەڕاستی بۆ دەرەکەوێت کە دایک بنەما و کۆڵەکە سەرەکیەکەی ژیانە. مەولانای ڕۆمی ئەڵێ ئافرەت خالقە مەخلوق نییە، پلەی ئافرەت دەگەیەنێتە ئەو ئاستە. Li sala 1932 di jiyê 6 salan da Şukur û dayika xwe li Qerehesan bar dikin. Berêv Kerkûk dikevne rê. Li wêrê li defmela Ayşe Qur'ana pîroz xetim diket. مەلاشکور کەسێکی عوسامی بووە، یعنی با بڵێن خۆی پێگەیانوە و کەسێک بووە کە لە پاشەوەی باوکی مردووە بەڵێ دایکی ڕۆڵی باوکایەتی و دایکایەتی بینیەوە و بە هەتیوی گەورە بووە. مناڵێکی بێ باوک بە بێکەس بێ پشتیوان لە گوندێکەوە هێنێتە شارێکی پێشکەوتی وەکو ئەوسای کەرکووک کە پێشکەوتوو بووە، چونکە لە دەیان ساڵەوە کۆمپانیای نەوت و چی ئەوانەی لێ بووە زۆر سەخت بوو. Di jiyê 15 salî da Şukur Mustafa li defmela Mihemmedê Turkuman fêrî ezmanê Turkî û Farsî û Erebî dibe. Hêşta di jiyek biçîk dabû. گەورەترین شوێنی پەروەردەکردن لە کوردستانە حوجرە بووە. حوجرە قوتابخانەیەکی تێکەڵەی ئاینی بووە کە مناڵ تایە جگە لە زمانی کوردی فێری زمانی فارسی و عەرەبیژە کرا کە ئەوە هەر سەرمایەکی گەورە بوو ئەبەخشرایە ئەو مناڵە. Dayika Şukur Mustafay di jiyê 17 salî da kurê xwe firê dikete ber xwendina feqiyatiyê li defmela Seədullah heta pertûka camî dixîne. قوتابخانە گەورەکانی ناو حوجرەکان گەورەترین ڕووناکبیر و فەیلسوف و شاعیر و بەهرەمەندیان بۆ ئێمە گەورە کردو، هەر لە مەلای جزیری تا خانی تا نالی تا مەحوی تا چی لەبەرەوە کلتوری کوردی شارستانێتی کوردی ئەگەر حوجرەی لێ دەرکەی بەڕای من هیچی نامێنێتەوە. حوجرە گەورەترین خزمەتی بە خوێنەواری کوردی کردووە. Şukur Mustafa dîvda li dev Seyîd Ehmedê Cebarî û Mela Abdullah Bilawe û Mela Elî Leylan pertûka Siyûtî xandiye. شارێکی پێشکەوتوو بووە، درەوشاو بووە، پڕی لە کتێبخانەی گەورە، پڕی لە سەرچاوی زانیاری گەورە، بۆیە ئەو زۆر بە پەرۆشەوە زۆر بە عەشقەوە دەستی کردو بە خوێندن لەو پەیمانگایە کە ئێستا ئەوش پەیمانگایە پێڵێن کولی شەریعە و ئەو شتانە. Şukur Mustafa gencek pêdagîr li ser dezveanîna zanîn û mecrifetê li sala 1947 beriv Bexda dikevîte rê li qutabxaneya El-Hidayê El-Îslamîye dixîne. وەک پیاوێکی خوێنەوار و ڕووناکبیر ناسراوە کە سەری لە هەموو کتێبخانە و سەری لە هەموو جۆرە سیاسەتێک دەرچووە، بە تایبەتی ئەو کاتەی کە با بڵێن بیری چەپ لە خاوەرمیانە ئێجگار بەربڵاو و زاڵ و یەکە فکری با بڵێن بەردەست بووە.
شکر مصطفى دجیه 23 سالان دا لکولیجا شریعه اتهیت ورگرتنو دست بخوندنا زانستن اسلامی دکت بردوام دبه حتا سالا 1955. ئێمە لەو قۆناغی ئەوێدا تەمان ئەو کاتە مامۆستا ڕەحمەتی مەلا جەمیل ڕۆژبایانی لێبوو و هەروەها عەبدوڕەزاق بیماری لێبوو بە ڕەحمەت بێ، ئەوانە هەمویان بەڕاستی کەسانێک بوون کە هی ئەو حەمی مەلا کەریمی لێبوو، ئەوانە هی ئەوە بوون کە ئێمەی جویان لێ بگرین. لسالا 1955 شکر مصطفى به هلکفتا ویستوالا لاوان ادگل مام جلال گشتکێ دکن برف وارشو پایتەختێ پۆڵەندا لەوێرێ بەحەس لە مافێ گەلێ کورد کریە. باسی ئەوەی بۆ کردوم کە لەو سەفەرە بە درێژی شاعیری گەورەی تورک، شاعیری ناسرا و بابرین مرۆڤ دۆستی تورکیا کە لە دنیاشا ناسراوە نازم حکمەتی دیوە بە درێژی لەگەڵ ئەو باسی کوردی کردووە ئاخاوتنەکانیان ئەوەی بۆ ئەگەڕامەوە کە نازم حکمەتی وا لێ کردووە زۆر هاوخەمی کێشەی کورد بێت. شکر مصطفى دجیه 29 سالان دا ادبیتا مامۆستایە بابەتێ عەرەبی لە دواناوەندیا بەعقوبە بۆ دەمێ 2 ساڵان لەوێرێ دمینە. دیڤدا اتهێ دوور ئێخستن و اتبەن بەرف عانە و ڕاوە نە هەیڤان لەوێرێ ژی اتبەتە سەر. ئەوەی لەگەڵ مامۆستا شکور هەڵستا بێ و دانیشت بێت بەختەوەر بووە، چونکە بەڕاستی مامۆستا شکور کە ئەدووە نەدەتوانی قسەی پێ ببڕی، ئەبوایە بەردەوام گوێی لێ بگری، پڕ زانیاری، پڕ لە فەرەنگی تازە. لەبەرەوە ئەو قوتابیانە زۆر خۆشبەخت بوون کە مامۆستا شکور لەو کاتانە ئەو مامۆستایان بۆ پەروەردەی کردوون. شکر مصطفى دیڤدا اتهێت دوور ئێخستن بۆ حەبانیە، دیڤدا اتهێت ڤەگوهاستن بۆ کەرکووک، پاشی وی بخوو بڕیاردایە بەرەف سلەیمانیە بکەویتە ڕێ بەردەوام دبە لەوێرێ حتا ساڵا 1960. دەربەستی ئەوە نەبووە لە چ پلەپایەکایە، بەڵکو تێکەڵ ئازار و خەم و داواکانی خەڵقا بووە. لەبەرەوە لەم مەچەلانە بەردەوام لەبەرچاوی سانسۆر و لەبەرچاوی دوشمنانی فکر و ئایدۆلۆژیای ئەوە بوون و زۆر چەرمەسەری لەو پێناوا کێشا و دوور خراوەتەوە و دەربەدەر کراوە. لە ساڵا 1960 شکر مصطفى بڕیارێ ددە ماڵە خوا بەرەف قەڵا دزێ ببە، بەلێ پشتیت گەهتە وێرێ تنێ بوو دەمێ 3 ڕۆژان لەوێرێ تمینە، دیڤدا بەرەف کەربەلا ئەتکەویتە ڕێ و 6 ساڵان لەوێرێ ژیانێ ئەتگوزەرینە. ڕەنگە بۆ ئەوێکی خوێنەوار کە چۆتە قەڵازێ ئەو داروبارە داپژا و هەمیشە با بڵێین لە بەرمەترسیا بوو بێ، ڕەنگە پێی هین نەبوو بێت، بۆیە پێی باش نەبووە. شکر دژیە 29 ساڵاندا لە ساڵا 1966 ماڵەخوا لە کەربەلا ڤەدگوهێزیت بەرەف بەغدا هەتا ساڵا 1970 لەوێرێ ژیانێ گوزەر دکەت وەک پیشەیە مامۆستا کار دکەت. لە دەرەوەی ئەو سنوورانەی کە هەنێک ئاین بۆ خوێنەواری دانێن، ئەو وەکو خوێنەوارێکی کراوە هەزی کردووە بیر و باوەڕی تازە بگەێنێ بە خەڵق. لەبەرەوە پێش تۆ زێوتم بەختەوەر بوون ئەو قوتابی و ئەو خەڵقانی کە لە بەردەستی مامۆستا پەروەردەکرا. لە ڕاستیدا ئێمە نێتەوەی کورد پێویستیمان بەو تاقیکردنەوە هەیە و مەفروض وایە بۆ ئەم ڕۆژ کە بایەخی تەواو بە وەرجێڕان بدرێت، چی وەرجێڕانی پرۆگرامەکان و بەرنامەکان و نووسینەکان و بەرهەمەکانی نووسەرانی کورد و زانایانی کورد بۆ سەر زمانەکانی تر، چی گۆڕینی ئەو بەرهەمانەی وڵاتانی تر کە ئەوانەی پێویستە بۆ نەوەی ئەمڕۆ بخرێتە سەر زمانی کوردی. لە ساڵا 1971 شکر مصطفى اتهێت ڤەگوهاستن بۆ ڕێڤەبەریا دیراسەتا کوردی لە دەف سامی عەبدوڕەحمان، پەرتووکên هەموو قۆناغên خوێندنێ وەرگێڕان بۆ سەر ئەزمانê şîrînê کوردی.
پێویستیان بۆ کە خوێنەواری وەکو مامۆستاشکر و دایان کەسی تری وەکو خۆیان لە خۆش بێ دکتۆر عەزەدین و عەزەدین مستەفا ڕەسوول و مامۆستا علادین سەجادیوانە ئەو کتێبانە بە ڕۆحێکی کوردی لە زمانی عەرەبیەوە وەربگێڕن بۆ کوردی بۆ پەروەردەکردی منداڵانی کورد بۆیە مامۆستاشکر لەو بوارە ڕۆڵێکی ئەجگار دڵسۆزانە و بێپشووی دیوە. ئێمە لەوێ تەنها وەکو مامۆستایەکی خۆمان وەکو ڕۆشنبیرێک تەماشامان دەکرد و جۆمان لێ دەگرت بە زۆری قسەکانی ئەو زیاتر لەسەر ئەدەبیاتی دەرەوە بوو لەسەر ئەدەبیاتی کورد نەبوو بەڵکو لەسەر ئەدەبیاتی ئازەری و زمانەکانی تر وڵاتانی تر قسەی دەکرد بۆیە ئێمە سەرسام بووین بەو قسانەی ئەو چونکە ئەو کاتە دەواازەیەک نەبوو بۆ ئەوەی کەوا با بڵێن نووسین و بەرهەمی ڕۆشنبیران و نووسەرانی وڵاتانی تر بێتە عێراق چونکە ئەو کاتە وەکو بڵێ تا ڕادەیەک قەدەغە بوو هەموو کتێبێک بێتە ئەم وڵاتە. لە ساڵە 1975 شکر مستەفا ئەتهێت ڤەگوهاستن بۆ کۆڕی زانیاری کورد لە بەغدا دیڤدا ئەدبیتە ئەندامێ گشتیە کۆڕا زانیاری مەسعود محەممەد ژی ئەدگەلدا بوو. لەگەڵ خاڵی خۆش و نووسەری گەورە مامۆستا مەسعود محەممەدا لیستی زاراوەی تازە داڕێژراوی کوردیان چاپە کرد و ئایان گەیان بخێن. مامۆستاشکر لەبەرەوەی ناوچەی گەرمیان بوو پشتیوانێکی زۆر بوو بۆ ئەو لیستانە و کوردێکی باشی ئەزانی و بە ئەلبەتە بە شێوەزاری لای خۆیان لەبەرەوە کۆڵەکەیەکی باش بوو بۆ ئەو کاتە کە کۆڕی زانیاری لەو کوردی دەوڵەمەندکردانە ڕۆڵی گەورەی هەبووە و ئێمە دەچوین لەوێ سەردانی ئەو مامۆستا بەڕێزانەمان دەکرد و ئەو گۆڤارەی کە لە مەجمع دەردەچوو بەڕاستی بابەتی زمانی باشی تێدا بوو بابەتی مێژووی باشی تێدا بوو ئەو بابەتانە هی ئەوە بوو کە ئەو وانەی حەزیان لە بابەتی نووسینە سەردانیان بکەین. من لەوێ لەگەڵ خوارێ خۆش بوو شکۆر مستەفا تعارفم کرد ئەو کاتە لەوێ ئەویش ئەندامی کۆڕی زانیاری بوو. ئەو دەما کوڕا زانیاری کورد ئەتهێت هەلوەشاندن ئشلای ڕژێما بەعزڤە ئەتکەنە کۆڕی زانیاری عێراق وی دەمی شکۆر مستەفا وەک بسپۆرێ ئەزمانێ کوردی و عەرەبی دات مەزرینن. هاتوچۆی مەجمەعی علمیم دەکرد کۆڕی زانیاری کورد لە بەغدا لەبەرەوەی ئێمە مامۆستاکانمان بەشێ لە مامۆستاکانی زانکۆمان لەو دەستگایە ئەندام بوون. هیچێک لەوانە دکتۆرە پاکیسە ڕەفیق حەلمی کە سەرپەرشتیاری نامەی ماستەرەکەی من بووە و لە هەمان کاتدا بەڕێز خوالێ خۆش بوو مامۆستا علادین سجادی کە مامۆستان بووە ئەوش لەوێ ئەندام بوو. بەڵام ئەو تەرجەمانەی هەڵەبژار کە تایبەت بوون بە پەیوەندی کۆمەڵایەتی و کوردی و ژینگەی کوردستان و هەلومەرجی کوردستانەوە بۆیە دەستێ بر بۆ یەشار کەمال نووسەری گەورەی باکوور کە نووسینەکانی ڕۆمانەکانی ئێجگار نزیک بوون بە داونەرێتی کوردەواری. شکۆر مستەفا لە ساڵێن هەشتەیاندا مژیلی تەرجەمەکردنا چەندین پەرتووکان بوو دبیاوێن جودا. بۆیە ئێمە وەکو کردنەوەی بیری ڕۆشنبیری لەسەر دەرگای دەرەوە لە ڕێگەی مامۆستای خوالێ خۆش بوو شکۆر مستەفاوە بوو. دوای ئەوە ئەتر ئێمە خۆناغی زانکۆییمان تەواو کرد هاتینەوە و لە ئەو فترەیەکی دابڕان بوو بەڵام هەر کاتی ئێمە کە دەچوینە بەغدا سەردانی ئەوانمان دەکرد و ئاگامان لە بەرهەمەکان بوو کتێبەکانی ئەو کاتانەی کۆڕی زانیاری لە ڕێگای ئەو بەڕێزانەوە بەدەست ئێمە دەکەوت. هەندێک لەو کتێبانەی کە ئێمە بە هیوا بووین و زوو وەریان گێڕێ و زوو چاپیان بکەوە ئێمە لێیان فێربین یەکێک لەوانە حەدیقەت زەورە ئەکە یەکێک لە کتێبە باشەکان بوو ئەوە هینی با بڵێن سکرتێری داوود پاشا بووە ئەو نووسەرە کە زانیاری زۆر تازە و زۆر شاراوەی لەسەر کورد لەو حەدیقەت زەورە هەبوو کە بەداخەوە مامۆستاشکر بە نێوەناسڵی لە کۆمپیوتەرەکە بەجێهێشت و یەکێک لەو 6 کتێبەیەکە بەداخەوە تا ئێستا چاپ نەکراوە. شکۆر مستەفا خودی 25 بەرهەمانە ئەدبیاوێن چیرۆک و
ڕۆمان و هەلبەست و دیروک شەش بەرهەمژی هەتانها ئەدبەرهەڤن بۆ چاپکردنێ. لە بواری و بەرجێراندا کەس نەبوو هاوشانی بێت چونکە زمانی ئازەری و ئەو زمانەکانی تری زۆر دەزانی و ئەو لە ڕێگەی خوێندنەوەکانیەوە بە ئەو کتێبە دەگمەنانەی کە لە وڵاتان دەستی دەکەوت و بۆی داهات ئەوانەی وەردەگێڕایە سەر زمانی کوردی. لە دەستدانی ئەو بۆ ئێمە وەک لە دەستدانی سەرمایەکی گەورەی نیشتمانی و کوردی بۆ ئێمە ناوەخت بوو بە تایبەتی کە ئەو بۆ عشقەوە بەو سۆزەوە بەو هەموو زیندوێتیەوە خەریکی ئەوە هەموو کارانە بوو و لە غەیری یعنی جگە لە نووسین و لە کاری ئەوەی خزمەتێکی تری فەرهەنگی کوردی بکە هیچ بەرنامە و پەیامێکی تری نەبوو. لە ساڵا 1996 شکر مستەفا ئەتهێت خانە نشینکردن. لە ساڵا 1997 لە بەغدا بەرەف کوردستانê ئەدکەویتە ڕێو ئەدبیتە سکرتێرê کوڕا زانیاری کوردستان. لە هەرێمی کوردستان ڕاپەڕین بوو دەنگۆی ئەوە هەبوو کە زۆربەی ڕۆشنبیران کە لە بەغدان نووسەرەکان ئەوانەی کەوە توانین بڵێن خەڵکێکی لە ئاستێکی بەرزدان و ئەو کاتە وەکو دانایەک ئێمە تەماشای ئەوانەمان دەکرد. ئەلبەتە لە هاتنەوەیە بەبێ پشتیوان نەبوو چونکە بەر لەوەی بێتەوە زەمینە سازی بۆ کرا نام و نامەکاری لەگەڵ بەرپرسانی ئەرۆ بە تایبەتی لەگەڵ کاگنێچیر کە ئەو زۆر پشتیوانێکی گەورەی ڕووناکبیرانە زمینەی بۆ خۆش کرد و داوای لەکرد کە بێتەوە کوردستان و لێرە ماڵ و حاڵ و هەموو شتێکی بۆ دابین کرد هەر بۆ خۆشیەوە ئەو ڕووی کردەوە کوردستان و لێرە هەتا وەفاتیشی کرد هەر بەسەر پەرشتی و بە پشتیوانی ئەو خۆشەویستانە ژیە. پێمان خۆش بوو ئەوانە بێنەوە کوردستان بۆی بتوانن خزمەتی پرۆسەی ئازادی لە هەرێمی کوردستانە بکەن و خزمەتی پرۆسەی ڕۆشنبیری و نووسین و دیکۆمنتاریەتکردنی ئەو مێژووی کورد بکەن لە هەرێمی کوردستاندا. لە بەروارێ هەژدەی نە ساڵا 2003 لە پایتەختێ کوردستانê بە ئەگەرێ جەڵتا دلی کوچا داویێ دکەن هەر لە هەولێرێژی ئەتهێت خاک سپاردن. چاوەڕێمان ناکرد کە بەو زوویە مردن لە دەسمانی بدات چونکە ئەو بەداخەوە نەخۆشی پرۆستاتی هەبوو پرۆستاتی کە ئەوەستا زۆرتر ئاوی ناو گیانی ئەگەڕای بۆ سەر گورچیلەکانی وە لێو گوشارێ بر بۆ سەر گورچیلەکانی و ئیتر توانای بەرزتی لێ ئەبری و دوجار بەو جۆرە بەداخەوە لە دەستی داین. وەکو زاراوەسازی وەکو گەڕان بە دوای وشەکانە وەکو کۆکردنەوەی وشە کوردیەکان وەکو هەڵدان بۆ زمانی ستانداری کوردی ئەوە خەونی با بڵێن کۆڕی زانیاری کووردە کە ئەکادمیای کوردی پێڵێن و ئەو خەونە لای مەلاشکوور هەبوو و هەوری دداکاری بۆ بکە بەڵام دیار بوو مرگ لەوە ئەوەتر بوو دەست پێشکەری تری کرد و بۆیە مەلاشکوور بەجێ هێشتین خوای لەگەڵ بێ بەڵام بەرهەمەکانی ماوە و لێرەوە من ڕەحمەتی بۆ ڕۆحی ڕەوانی مەلاشکوور دەنێرم.